و باس لە نمایشکردنی یەکێک لە شانۆیە نوێەکانەکەین کەوی شانۆیی دڕکە دیارە ماوەیەکی زۆرە ئەم شانۆیە کاری لەسەر ئەکرێت و چیرۆکێکی تایبەتی هەیە و چەند ئەکتەرێکیش تیا بەشدارن بەڵام با بڵێن ستافی شانۆیەکە و بڕیاریانە کە لە کاتی خۆیان نمایشەکە بەردەوام بێت و هەروە شانۆیەکە نمایش بکرێت و تەواوی کارە شانۆیەکەش پێشکەش بکرێت بە ڕۆحی یەکێک لە نووسەر و ڕووناکبیرە هەرە دیارەکانی کورد و شاری کەرکووک زۆر بەڕێز زاهیر شکور کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە کۆشی دوای کرد دیارە شانۆیەکە بە تەواوەتی پێشکەشە بە ڕۆحی پاکی ئەم نووسەر و ڕووناکبیرەی کورد. سەنتەری ڕۆشنبیری کەرکووکە گروپی شانۆی دیالۆگ شانۆی دڕک نمایش دەکەن. سوپاس بۆ خەڵکی شاری کەرکووک، سوپاس بۆ دۆستانی دیالۆگ ئەمڕۆ بەگەرم و گوڕێکی زۆر و پێشوازیان کرد لێ بەرهەمەکەمان و پەیمانیان بۆ کاک زاهیر شکور دووبارە کردەوە کە بە هەمەکن بەرامبەر شار بە ئەمەکن بەرامبەر دیالۆگ وەفایانێ و هەرگیز نایەن چراکەی دیالۆگ بکوژێتەوە. ئەمڕۆ نمایشی شانۆی دڕکمان پێشکەش کرد وەک گروپی شانۆی دیالۆگ نمایشەکە بەگەرم و گوڕێکی زۆرەوە. ئەم شانۆی هێمەتوانی بە دڵگەرمیەکی زۆر بچێتە ناو خەڵک چونکە بابەتی شانۆکەمان بابەتێ بوو کە کەم کەس جورئەتی کرد ئاماژەی پێبداکاری لەسەر بکات. ئێمە میشۆک و گروپی شانۆی دیالۆگ کارمان لەسەر حقیقەتە شاراوەکان کردووە وای لەکەین دریکی پێ بکرێت و گۆڕانکاری لێ بکەین چونکە شانۆ وەک نەشتەرگەریەک وایە تۆ کۆمەلگا لە خەوش و خوارەکانی پاک بکەیتەوە نەشتەر یەکەیت و زازی تێەکەی. شانۆگەری دڕک شانۆییەکە باس لە هەزار و مەینەتیەکانی کۆمەلگا دەکات لە سایی دەسەڵاتدا. شانۆی دڕک باز لە کۆمەڵێک نەهامەتی و ناخۆشی لە ژیانی هونەرمەندانەکە کە زۆربەی هونەرمەندانی ئەم شارەیە خۆشارانی تر ئەو ڕوە تاریکەی کە هەیەە کە لە ڕابردوو ڕووی داوای تا گەیشتونەتە بۆ ئامانجەی کە ئێستاتیان هەنێکی ئەگا بۆ ئامانجەی کە هەیەی بەڵام هەنێکی ناگا بۆ ئامانجە. ئەمەش ڕوویەکی تاریکی ئەو هونەرمەندانەیە کە لە شارانی ترەوە ئێمەش ئەو ڕوە تاریکە و ناخۆشەی کە لە ژیاناندا هەیە ئەوان ئەی شارنەوە بۆی نەیخەنە ڕوو ئێمە خەینە ڕووی بینەران و شانۆی دڕک باز لەواکە کوڕێکە لە لادێەوە دێ بۆ شار خەونێکی هەیە وەکو هەموو کەسی حەزەکە خەونەکەی بێتەتی جاییتر مامۆسایەک دەستێگرێ پیشانێدا ئەیبا بۆ لای هونەرمەندەکانی شارەکە ئەوانەی لە کافی ڕێستۆرانتەکان کۆبنەوە بووی دەستی بگرن و ڕێگەی هونەری پێنیشاندن و فێری کەن تاکو بگا بە خەونەکەی جاییتر بە گاڵتە جاڕێکی زۆر ئەکەوێتە ژێر کۆمنت و قسەیەکی زۆر زۆرەوە فشارێکی زۆر زۆرەوە بەردەوامە بێ کۆڵ نادات. وەگۆ فەداریەک بۆ ڕۆحی نووسەر و ڕووناکبیری کۆس کرد و زاهیر شکور گروپی شانۆی دیالۆگ شانۆگەرەکەیان نمایش کرد تاوەکو لەو ڕێگەیەوە داوا بکەن ناوەندی هونەری و ڕۆشنبیری دیالۆگ کە زاهیر شکور بەڕێوەی بردووە لە دوای کۆچیەویش لە کارکردن بەردەوام بێت. لەگەڵ سوپەرستاری گەورەی کورد